أشهد أن محمد رسول لە بڵندگۆی مزگەوتەکانەوە دەنگی بانکی پیرۆزی ئیسلامە. دەرگای مزگەوتەکانیش هێشتا داخراون و شوێنی دەستنوێژگرتنی نوێژ خوێنانیش هەر چۆڵە. هۆکاری هەموو ئەمانەش ڤایرۆسی کۆڤید 19 بوو. دوای نزیکەی 7 ڕۆژێک کە مزگەوتەکان لە چوارچێوەی ئەو ڕێکارە تەندروستیانە و پاراستنی گیانی هاوڵاتیانە کە ڕوبەڕووی داخستن بوویەوە و ئەوش گیان بێگومان سەلامەتی و تەندروستی هاوڵاتیانە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە ڕێنمونیمانەکا بۆ ئەوە. ئێمە سوپاسی ئەو تیمانە ئەەکەین لە وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان. دەکرێت بڵێم قیادەی لەشکرێک و سەرکردایەتی لەشکرێکیان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسی کۆرۆنای کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو کە الحەمدوللا ئێمە بە چاو شوێنەکانی ترەوە زۆر بە باشی و بە سەلامەتی لی دەرچوین تاکو ئەم قۆناغە ئینشاءڵڵا ئومێدمان وایە کە ئەوە قۆناغی بنبڕ و کۆتایی هاتن و ڕیشە کێشکردنی بە ئینشاءڵڵا. دەچینە شوێنی میحرابی مامۆستا و شوێنی نوێژ خوێنان کە هێشتا هەرچۆڵن و پاکراوەتەوە بۆ ئەوەی ئەم شوێنە پێشوازی لە نوێژ خوێنان کات دوای ڕەوینەوەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید 19 شوێنی نوێژ خوێنان قەرەباڵغ بێت و مامۆستای ئاینی پێش نوێژی بۆ نوێژ خوێنان بکات. بەر لەوەی کە مزگەوتەکان بکرێت هەستان بە ڕەشاندنی مزگەوتەکان و مزگەوتەکانیش ئێمە کە یەکێک لە ئاواتەکانمان بوو کە الحەمدوللا هاتەدی لە مانگی ڕەمەزان ناو لەم ناوەڕاستی مانگی ڕەمەزانە داوای تر بەرەوکردنەوە ئەڕوات و بەرەو ئەوە ڕوا بەڕووی نوێژ خوێنانە ئەکرێتەوە بە شێوازێکی ڕسمی. ئێمە بێگومان ڕێنمایی تایبەتی خۆمانمان هەیە چ بۆ پاکڕاکردنی مزگەوتەکان چ بۆ ئەوەی کە ڕێنمایی بدەینە نوێژ خوێنەکان کە چۆن بوەستن یا چۆن پاکخاوێنی خۆیان ڕابگرن و مامەڵەیان چۆن بێ خۆیان بە دوور بگرن لە توشبوون بۆ ڤایرۆسی کۆرۆنای. ئەمە یەکێکە لە هەنگاوە سەرەکیەکان کە لە مزگەوت تا ڕێکارێکی پێویستی بۆ ئەگیرێتە بەر. لە ڕابردوودا مامۆستای ئاینی و نوێژ خوێنان لە سەفدا ڕێک وەستا بوون و نوێژ و تاعەتیان بۆ خوا دەکرد بەو ئومێدەی لە داهاتوشدا دوای ئارامبوونەوەی دۆخەکە نوێژ خوێنان ڕووبکەنەوە مزگەوت و خواپەرستی خۆیان بکەن ئەویش بەگرتنەبەری ڕێکارە خۆپارێزەکانی تەندروستی. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.